لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشنگبوون کە تاکو ئێستا کە 49 بەرنامەمان تەسجیل کردیە، ئەوە 50مین بەرنامەیە بە ئیزنی خوای پەروەردگار. وەکو دیارە ئەو بەرنامەیە تایبەتە بە دروستکردنی کەسێکی پێشەنگ کە چۆن دەتوانانی کەسێکی پێشەنگ دروست بکەین کە لە بەرنامەکانی پێشوو باسی پلانمان کرد. هەلە بابەتی پلان بوو. یەک لەو شتانە کە پێویستە ئەو کەسەی دەهێوێ بتە کەسێکی پێشەنگدا پێویستی پلانی هەبی. ئینجا پلانی لە چی هەبی؟ گوتمان پلانی لە 4-5 گوار هەبی. 5 بابەتە. یەکەم پلانی هەبی لەو بوارەی کە دەهێوێ کاری تێ بکەم، هەروە پلانی هەبی لە بۆ ئامانجەکانی، هەروە پلانی هەبی لەوە پلەبەندی لە ئامانجەکانی یان لە بوارەکانی، هەروەها هاوسەنجی پلانی هەبی لە بۆ هاوسەنجی لە نێوان چی؟ لە نێوان عەقڵ و هەروە سۆز، هەروەها لە نێوان ڕوح و جەستە، هەروەها کە ئاخر خاڵ لە 49مین بەرنامە کە باسمان کرد کە باسی پلان لە ڕۆشنبیری. کێک لەو شتانەوە باس کرد پلان لە ڕۆشنبیری لە پسپۆری ڕۆشنبیری لە چ کۆکردنەوەی زانستە لە پسپۆریەکەی خۆت. کە ئەم بەرنامەیە تایبەتە بەوەی کە یەکەمیان گوتمام کۆکردنەوەی زانست لە پسپۆریەکەی خۆی، دووەم خاڵ کە پێویستە ئەو کەسەی دەبتە پێشەنگ کە دەیەوێت پێشەنگێکی چاکبی پێویستە پلانی هەبی بۆچی؟ بۆ زانستە شەرعیەکان. ناکرێت کەسێک پێشەنگ بی خۆی بە موسڵمان دابنی بۆ ئەوی کاریگەر هێبی لەسەر کۆمەڵگا کە بۆ ئەوی خەڵک بگەڕێنەوە بۆ ئیسلامدا، لە هەمان کاتدا شارەزای ئیسلامی نەبێ. شارەزای ئیسلامی نەبێ. بۆیە پێشەنگ لە ئیسلامدا بەو کەسە دەوترێت پێشەنگ کە پێویستە لە تەنیژ لە تەک چی؟ لە تەک زانستەکەی خۆی کە پسپۆرەکەی خۆی کە پێویستە گرنگێکی تایبەتیش بەچ بدەم بە زانستە شەرعیەکان. بۆی کەسی پێشەنگ لە هەر بوارێکی ژیاندا بۆی کاریگەری هەبێت و بەردەوام بێت پێویستە خۆی شارەزا بکە لە زانستە شەرعیەکان. یعنی دووشتمان باس کرد کە یەکەمیە بۆی کاریگەری هەبێت بۆ ئەوی بەردەوام بێت. یعنی کەسێک ناتوانێت کاریگەری هەبێت. چ کاریگەری؟ کاریگەریەکی ئیجابی و ئەرەیی، کاریگەری کە بەرژەوەندی خەڵکی بوێ، کاریگەری کە مەسلحەتی خەڵک بوێ. چونکە بەڕاستی ئەو بەناوبانگبوونانەی ئێستا یان ئەو کەسانی خۆیان بە پێشەنگ دادەنێن زۆربەی زۆری ئەو پێشەنگانە یان ئەو بەناوبانگبوونانە تەنها بۆ بوویتە مەسەلەیەکی بازرگانی. کەسەکە دەیەوێت پارەی پێ کۆ بکاتەوە لە سۆشیال میدیا دەیەوێت دەربکەوێ. ئینجا کاتێک دەرکەوتنەکەشی بە قسەی پوچە، بە شتی پوچە، بە کاری پوچە، شتێک پووستر بێ ئەو بەناوبانگتر دەبێت. سوبحان الله. یعنی خەڵکەکە وەی لێ هاتێت بە دوای پووز دەکەوێت، بە دوای پووز دەکەیت. بۆ تەماشا شتێک دەکەی کە پوچە، بۆ لایکیش بۆ دەکەی، بۆ سەیری دەکەی، ڤیدیۆکەی بۆ زیاد دەکەی، یان بۆ ئیعجابی لێ دەردەبڕی، یان کۆمنتی لێ بۆ دەنووسی. هەر چەندە خراپیش ویست کۆمنتی لێ بۆ نەنووسە. هەر چەندە دژایەتی ئەم دینەشی کرد هیچ کۆمنتی لێ بۆ نەنووسە. هیچ تەماشای مەکە، چونکە ئەوانە هەموو دەبتە هۆی ئەوەی ئەو کەسەی تۆ بەناوبانگ دەکەی. کاتێک تۆ کۆمنتێکی لێ دەنووسی، ئەو کۆمنتەی تو دەبتە هۆی بڵاوبوونەوەی ئەو شتە تافیهەی کە ئەو نووسیتی، ئەو شتە پوچەی کە ئەو کەسە نووسیتی. بۆیە دەبی تۆ لە ڕۆشنبیری ئەو کەسێک کەسێک دەهێوێ کە پێشەنگێکی چاکبی و ئەرێبی دەبی بەڕاستی لە زانستە شەرعیەکان گرنگی بە کۆکردنەوەی زانستە شەرعیەکاندا بۆ ئەوی کاریگەری هەبێت، دوو بۆ ئەوی بەردەوام بێ. ئەگەر بێت و هەر چەندە کەسەکە لە ڕووی دینداریش بی، بەڵام ئەگەر بێت و زانستی لەنا نەبوو ناتوانانی بەردەوام بێ. تەنها بە کەسەبایەک ڕاستەخۆ ئەم کەسە ئاراستەکەی چیە؟ ئاراستەکەی دەگۆڕێ. بۆیە کەسێک ئەگەر بێت و ئیسلام ناسنامەی بی، هەروەها کە خۆی بە کەسێکی موسڵمانی پێشەنگ دادەنێ لە هەر بوارێک کە شارەزا بێت یا هەر بوارێک پسپۆری هەیە، دەبی گرنگی بە ناسنامەی خۆی بدە. دەبی ئەو پسپۆریە بەکاربینین لە بۆ ئەوەی ئەو ناسنامەی خۆی بڵاو بکاتەوە. کاتێک دەبینی چەندەها دەوڵەت وەکو مالیزیا و ئەندەنوسیا و ئەو بابەتانە هەمووی بەسە بڵاوبووینەوە بە پێشەنگی چاک لە ڕووی بازرگانی. کاتێک کەسێکی بازرگان چوویتە ئەو شوێنانە کە ڕۆژهەڵاتی کە باشووری ڕۆژهەڵات و ئەو شوێنانە دەگرتەوە،
کە دەبینی ئەوانە هەموو لە سەردەستی بازرگانەکان موسڵمان چۆن لە سەردەستی بازرگانەکان موسڵمان بەرەوەی کەسەکە بازرگانەکە پسپۆر بووە لە لە بواری بازرگانی بەڵام لە هەمان کاتیشدا شارەزاییەکی هەبووە لە لە زانستە شەرعیەکان بۆ ئەوی بتە کەسێکی بانخواست بتە کەسێکی خەڵک بانکە بۆی دەکرێت کەسێک پسپۆریەکە مێژووی بانخواز بێت دەکرێت کەسێک کە جوغرافیا بێ بانخواز بێت کەسێک دەکرێت کە فیزیا بێ بانخواز بێت کەسێک کە علمی کیمیایی دەزانی بانخواز بێت کەسێک کە پزیشکە بانخواز بێت باخوازی لەسەر کەس تاپۆ نەکرایە لەبەر ئەوەی باخوازی بریتە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة تۆ بانخواز ئەو کەسێک خەڵک بان دەکا بۆ دینی خوای پەروەردگار بلغوا عني ولو آية کە پێغەمبەر صلی الله عليه وسلم تبلیغ بکە ئەو تبلیغە لەسەر هەموو کەسێک پێویستە هەر کەسێک خۆی بە موسڵمان دادەنێ بەقەدەر ئەوەندەی کە زانست و زانیاری هەیە کە پێویستە کە بانخوازی بکە بەڵام کەسێک ئەگەر بێت و کەسێک پسپۆڕێک بوو پسپۆر بوو کە پرۆفیسۆر بوو لە قانوندا لە زانستی قانوندا ئەو نیە دەبی لە زانستی شریعەت شارەزا بێ تاکو بزانی لە چێن دەر قانون لەگەر شریعەتدا تێکەڵ ناکاتەوە بۆ ئەوی پشت لە قانونەکە بکە پشت لە یاسایە بکە بە هەمان شێوە لە بواری فکریدا کەسێک لە بواری فکری فەلسەفەی غرب دەخوێندەوە دێ بەراورد دەکا هەرچەندە لەو بوارە پسپۆری هینایە دکتۆرای هینایە گەیشتە ئاستێژ مامۆستازان کۆیە ئاستێکی بەرزیە بەڵام ئەگەر بێت و لە زانستی شریعەت دەبیست شارەزای بۆ ئەوی بتوانی مقارنەی بینی ئەو دوانە بکە بۆ ئەوەی کە تەمەشا بکە ڕەخلەی لێ بگرێ نەقدی لێ بگرێ بزانی ئەو فەلسەفەیە چەند فەلسەفەیەکی خراپە لەو ڕوانگانە تەمەشا فەلسەفەی ئیسلامیش دەکە چەند بەهێزە لەو ڕوانگانە بۆیە ئێمە موسڵمان دەتوانین جوانترین پێشەنگ پێشکەشی جیهان بکەین ئەگەر بێت و بەو شێوەی بوو لە هەر بوارێکدا کاتێک باسی بن سینا دەکەی بن سینا لە جانیبی شەرعیش زیرەک بووە لە جانیبی چی لە جانیبی طبیش زیرەک بووە هندی کە بە هەمان شێوە کە باسی ئیبن ڕوشدی دەکرێت کە کاتێک دەبین کەسێکی فەقیهەوە بەڵام دەبینی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر نەزەڕاتیان نەزەریەی چی ئەو بیردۆزیانەی کە غەربەکان فەلسەفانەی کە غەرب داینایە ئینجا یان کە کاتێک تەمەشا ئیمامی ڕازی دەکەین ئیمامی غەزالی دەکەین ئەوانە لە هەر بوارێکدا شارەزا بوونە پسپۆریان هەبوو لە بوارێکی چی لە بوارێک لەو بە هەمان شێوە لە زانستی شەرعی ئیسلامیشدا دەست و باڵایەکی زۆریان هەبووە خەواریزمی بە هەمان شێوە کاتێک تەمەشای دەکەی لە ڕیاضیات زیرەک بووە لە هەمان شێوە لە علومی شەرعیشدا سەربەشق بووە گرنگی بە علومی شەرعیدایە بۆ ئێمە دەڵێن کاتێک ئەو کەسە گرنگی بە زانستی شەریعە ئیسلامدا کە پێویستە ئەو شتانە کەوت چون کە ئیسلام دەبتە هۆی سنوورێک لە بۆ ئینسانە دادەنێ لە هەموو جانبێک پەیامی بۆ دروست دەکات دیدی بۆ دروست دەکات ئامانجی بۆ دروست دەکات پەیامێکی جوانی بۆ دروست دەکات بەهایەکی جوانی بۆ دروست دەکات دیدێکی جوانی بۆ دروست دەکات هۆیە بەها بەرزەکان دروست دەکات کە ڕوحی مرۆڤایەتی تێدا بحەسێتەوە مرۆڤ دەستەی مرۆڤ تێدا بحەسێتەوە نەک بە شێوەیەک زانستێک بێ کە دوور بێ لە زانستە شەرعیەکە لە لێگای خوای پەروەردگار بۆی خوای پەروەردگاریش کاتێک دە ئیقڕا کاتێک باسی خوێندن دەکا و زانست کۆکردنەوە بسمی ڕەبیکە بسمی ڕەبیکە بەناوی ئەڵڵا بەناوی پەروەردگارە بۆ بەناوی پەروەردگار بۆ ئەوەی تۆ سنووری خۆت بزانین لەو زانستێک کە دەیخوێنی نەچی سنوورەکانی خوای پەروەردگار ببەزێنی ئەگەر بێت و بەزان کەواتە بەناوی خوای پەروەردگار نییە بەناوی ئەڵڵا نییە بەڵام ئەگەر بێت و بسمی ڕەبیکە لە پێناو خوابوو بۆ خوابوو کەواتە چی تێدایە دەبتە هۆی چی بەرژەوەندی دەبتە هۆی ئەوەی خەڵکەکە تێدا بحەسێتەوە وە نەکۆکو ئێستاکە ئەو زانستە ئێستاکە بوویتە هۆی ئەوەی کە ئینسان بە شێوەیەکی هەڵە بەکاربێنی بە شێوەیەکی هەڵە بەکاربێن لەوانەیە بتوانین لە چرکەیەکدا ملیۆنەها کەسێ سەرن خۆ بکە و بمرێنی بۆیە ئەگەر ئیسلام پەیام دروست دەکات بەها بەرزەکان گرنگی پێدەدا ژیانی مرۆڤ ڕزگار دەبێت لەسی لەو وەحشی گریەی کە ئینسانەکان تێدا لەو فەلسەفە ڕۆژ ئاوایەی کە مرۆڤ کەمتر دەکات لەچی لە مادە مرۆڤ وەرێ دەکەن لە مادە سەوی لە مادە کەمتر بی چۆن لە مادە کەمترە ئەو شەڕە ئێستا کە لە دەوڵەتان دەکرد لە پێناوی لە پێناوی مەبادەە نەخێر لە پێناوی مادەیە لە پێناوی بەرژەوەندەکانی دنیاییە بەرژەوەندەکانی دنیاسی کە بریتە دەسەڵات و پارە کۆکردنەوە و ئیدی بەدەستێنانی خاک و ئیدی بەدەستێنانی نەوت و دەبینی چەندەها کەس لە پێناوی چی لێ دەکەن لە پێناوی دەکوژن قەت ئیسلام لە پێناوی زەوی شەڕناکە فتوحاتی ئیسلام لە بۆ زەوی نەبووە فتوحاتی ئیسلام لە بۆ بڵاوکردنەوەی ئیسلام بووە لە بۆ بڵاوکردنەوەی مەبادئ بووە لە بۆ بڵاوکردنەوەی قیەم بووە لە بۆ بڵاوکردنەوەی پەیام بووە لە بۆ بڵاوکردنەوەی ڕزگارێک بوونی ئینسانە لەسێ لەو کۆت و زنجیرانە کە بەخۆی چیە کە بەخۆی دروستی کردووە چەندەها نمونەمان هەیە ببوورن چەندەها نمونەی زۆرمان هەیە لە کوردستانی خۆماندا
کە کۆمەڵە کەسێکمان هەیە بەڕاستی پێشەنگن کە پێشەنگن پسپۆڕیەکی دیاریکراویان هەیە هیچ لە بواری شریعەتی ئیسلامیدا نیە پسپۆڕێکی دیاریکراوە ئینجا لە بواری فیزیا بێ مامۆستا عەبدوڵوهابێکمان هەیە کە دکتۆرایە لە فیزیا بە هەمان شێوە بەڵام لە جانبی شەرعیشدا لە تەفسیری قورئاندا توانایەکی باشی هەیە پێشەنگە کاتێک دەستەم حاضەرە فیزیای باز دەکا کاتی باسی فیزیا دەکات لە هەمان کاتیژە ڕەبتی قورئانی دەکات کاریگەری هەیە تەڵەبەکان باسی دەکەن پێشەنگە کاتێک باسی دکتۆر عەبدوڵواحید محەممەد دەکەین بە هەمان شێوە کاتێک دەبینین کە پسپۆڕەکەی لە نەشەرگەری گشتیە پسپۆڕی تایبەتی خۆی گرنگی پێدایە لە بواری خۆی زۆر زیرێکە سەرمەشقە لە پسپۆڕەکەی خۆی بەڵام لە هەمان کاتیشدا کە لە جانبی زانستە ئیسلامیەکان زانستە شەرعیەکان شارەزایە بۆی دەبینین کاریگەری زیاتر لە دکتۆرێکدا هەر چەندە لە پسپۆڕیەکەی وی لە پسپۆڕیەکەی نەشتەرگی لەوی بەهێزتربی بەڵام کاریگەری وەکو دکتۆر عەبدوڵواحید نابی چونکە دکتۆر عەبدوڵواحید دوو مواصفاتی تێدا مواصفاتێک کە پسپۆڕیەکەی خۆیەتی مواصفاتێک زانستە شەرعیەکانە هەروەها دکتۆریشترمان هەیە کە پێی دەوترێت دڵێرشینە بە هەمان شێوە دەبینی لە بواری خۆی پسپۆڕیەکەی خۆی شارەزایە خزمەتێکی باش دەکات بەڵام لە هەمان کاتیشدا گرنگی بە زانستی شەرعیدا ئەو زانستە شەرعیە وی لێکری کە پەیامی لە بۆ دروستبی دیدی لۆ دروستبی ڕۆئیای لە بۆ دروستبی کە بتوانانی خزمەتی بکە خزمەتی خەڵک بکە کە دەبینین دوو قوڵ بن ئەو دوانە هەم دکتۆر عەبدوڵواحید هەم دڵێرشینە هەروە دکتۆر هەڵگوردمان هەیە بە هەمان شێوە لە بواری خۆی پسپۆڕی خۆی کە نەشتەری کە باتنیە کە مامۆستایی زانکۆیە کاریگەری هەیە لەبەر ئەوەی جانبی ئاینی کاریگەری لەسەرکردی پەیامی هەبێ ڕۆئیای هەبێ دکتۆر ئیبراهیم تاهەر کامیش بە هەمان دکتۆریە کە چارەسەری کە بواری تەندروستی و قەڵەوی ئەو بابەتانە بە هەمان شێوە کاریگەری هەیە چونکە هەم لە پسپۆڕیەکەی خۆی هەم لە بواری زانستی شەرعیەکانی سێ کاریگەری چەندەها نمونەی تر کە نمونەی تەواومان هەیە کە ئەو شەرت نییە مە بتوانین ناوی هەمووان بنین بەڵام چەندەها کەسی ترمان هەیە کە بوارەکەی خۆیان پسپۆڕیەشی دیاریکراویان هەبووە بەڵام لەبەر ئەوەی لە علومی شەرعی بەهێز بوونە کاریگەریان هەیە وەکو دکتۆر عەبدوڵڵاه حەداد کە پسپۆڕیەکەی لە چیەک پسپۆڕیەکەی لە پزیشکی ڤێتەنێری باشە بەڵام لە هەمان کاتیش دەبینین کە ئەم پسپۆڕیەی خۆی شارەزای هەیە خزمەت دەکات لە هەمان کاتیشدا لە زانستە شەرعیەکانی تێکەڵیەکی دروست کردە بۆی توانێتی کاریگەری چی هەبی کاریگەری چاچی هەبی چەندەها مهندیسمان هەیە چەندەها کەسی کیمیاییمان هەیە چەندەها کەسمان هەیە لە مێژوو کە شارەزایان هەیە بەڵام لە جانبی شەرعی دەبینین کە شارەزایەکەینە کاریگەریان لە چێ لەو مامۆستایانە زیاتر کە تەنها بابەتی مێژوو دەزانن کە ڕەبتیان نەکردیەوە زانستە شەرعیەکان چونکە زانستە شەرعیەکان دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە پەیامێکی تەواو لە بۆی دروستبی هەروەها دیدی تەواوی لە بۆ دروستبی هەروەها کاریگەری دەبتە هۆی ئەو کەسە کاریگەری بی و هەروەها وای لێ دەکە کە بەردەوام بێ لەسەر چێ لەسەر ئەو ڕێزکەی کە گرتیتی کە ڕێزکەیەک بی کە خاوەن پەیام و خاوەن دیربی والسلام عليكم ورحمة الله وبركاته. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا